بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە سۆراغی مێژووی ئەمڕۆماندا قسە لەسەر فەلسەفەی حکومڕانی دەکەین لە ڕوانگەی مێژووی کۆمەڵناسیەوە. دەپرسین ئایا سلوک و ڕەفتاری تاک وە پەروەردەی خێزانی تا چەند تەجاوزی کردووە چۆتە ناو سیستمی حکومڕانیەوە؟ ئایا زانستی کۆمەڵناسی چ خوێندنەوەیکیە بۆ ئەو شێوازی حکومڕان و فەرمانڕەوایەتیانەی کە لە ناو مێژووی سیاسیدا کراوە، بە تایبەتی لە ناو مێژووی سیاسی هەرێمی کوردستانە؟ هەوڵ دەدەین لەم بەرنامەدا قسە لەسەر کولتور بکەین و قسە لەسەر کۆمەلگا بکەین تا چەند سلوکە باوەکانی ناو کۆمەلگا یاخود ئاکارەکانی کۆمەلگا کاریگەریان لەسەر سیستمی حکومڕانی هەبووە. ئەو ڕێسا و پێدراوانە کامانن لە ناو مێژووی سیاسیدا کە پێویستە بۆ ئەوەی سیستمێکی حکومڕانی پەیڕەوی لێ بکە و تەجاوزی عەقڵی خێڵ و کەلتور و خێزان بکات. هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا شەماڵ ئەحمەد، مامۆستای زانکۆ و توێژەر لە بواری سیستمە سیاسیەکان و کۆمەڵناسی سیاسی، مامۆستا دارا محەممەد ئەمین وەزیری پێشووتری کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان و توێژەر لە بواری مافی برەوە بەخێربێن بۆ سێدۆی بەرنامەی سۆراغی مێژوو. مامۆستا شەماڵ و تەزایەکەیە زۆر باوەک قسە لەسەر سلوکەکەوە ڕەفتاری تاک، قسە لەسەرەوە کە ڕەفتاری ناو خێزان و کۆمەلگا و ئەو پەروەردە خێزانی کە لە ناو کۆمەلگادا هەبووە لە مێژووە زۆربەی سەرکردەکانی مێژوو بەشێکی زۆریان یعنی ئەمەیان تەجاوز کرد بۆ ناو ممارەسەکردنی فەرمانڕەوایەتی. تا چەند ئەمە زانستی کۆمەڵناسی و کۆمەڵناسی سیاسی یعنی کە چاودێریە کە توێژینەوەی کرۆ پشگیری ئەم وتەزایەکەت. سپاس تا بەنای خۆی گەورە میهرەبان، زۆر سپاس بۆ بەڕێزت و بۆ کەناڵی ئاسمانی پەیام. بێگومان کاتێک ئێمە باس لە دیاردە کۆمەڵاتەکانەکەین بە شێوەیەکی گشتی هەبێ ئەومان لەبەر چاوبێ کە هەموو دیاردەیەکی کۆمەڵایەتی دیاردەیەکی ڕەهانیە. واتە ئەتوانم بڵێم ئەو پرسیارەیە کە جەنابە کردت ئەشێ دیوێکی ڕاست بێت و ئەشێ دیوێکی تیشی وانە بێ وا دەرنەچێ، بەهۆی ئەوەی کە هەموو ڕەفتاری مرۆڤایەتی بۆ شوێ پێناسەکراوە کە بتە لە کۆمەڵە چالاکیەک، کۆمەڵە هەڵسوکەوتێک، کۆمەڵە هەڵوێستێک کە تاکەکان دەری ئەبڕن بە مەبەستی گەیشتن بە ئاماجێکی دیاری کراوە. لەوانەیە بریتی بێ لە خۆتێرکردنی تاکەکان. ئەوە بەتی جەنابەت بەڕاستێکی پەیوەندی بە تەنشیعەی سیاسیەوە هەیە، گۆشکردنی سیاسی تاکەکانی کۆمەلگا، گۆشکردنی کۆمەڵایەتی بە شێوەیەکی عام. ئەگەر گۆشکردنی کۆمەڵایەتی بریتی بێت لەوەی کە تەلقینی تاکەکانی کۆمەلگا بێت بۆ چونە ناو کۆمەلگا و بۆ قبولکردنی ئەو کللتورە باوەی کە ناو کۆمەلگایە هەیە و هەروەها خۆ گونجاندنیان لەگەڵ ئەو بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریە کە ناو کۆمەلگایە هەیە، ئەمە خۆی لەناو چەند کەناڵێکە ئەنجامەدەێت کە هەندێک لە کەناڵەکان کەناڵێکی ڕسمیە، هەندێکشان کەناڵێکی ڕسمی نییە، هەندێکیان فەرمین لەلایەن دامەزگەکانی حکوومەت و لەلایەن هەموو لەلایەن مؤسساتی دەوڵەوە پشتگیری ئەکرێن، هەندێکشان فەرمی نییە. بۆ نمونە خێزارێکێکە لەو دامەزراوانی کە ڕۆلی هەیە و دەوری خۆی ئەبینێت لە گۆشتکردنی تاکانی کۆمەلگا، یەکەم با بڵین لوبنی کۆمەڵایەتی، یەکەم پێگەی کۆمەڵایەتی کە مرۆڤ خۆی تیابینێتەوە و تایە پەروەردە ئەکرێ خێزانە. پاشان ئەمە ئەگۆڕێ بۆ هاوڕێیان، ئەگۆڕێت بۆ قوتابخانە، ئەگۆڕێ بۆ جامیعە. بۆیە یعنی خێزان کاریگەری خۆی بەجێ هێڵێ تاکانی کۆمەلگاوە هیچ گومانێکی تیان نییە. ئەو مێژووی کە خێزان هەیەی و تاک پیاتێ ئەپەڕێ لەناو خێزانی خۆیان کاریگەری بەجێ هێڵێ. بەڵام ئەمەش مانای وانە کە هەموو ئەو شتانی لە خێزانە وەریگرت هەر ئەوە ببێتە سەرەتایەک یاخ ئەوە ببێتە بنەمایەک بۆ یەکەم کەسەی لە داهاتووە هەموو ڕەفتارەکانی لە خێزانە وەرگرت بێت. بەڵام مامۆستا کاتێکە ببوورە کاتێکە یعنی ئەڕۆیتە ناو مێژووە سیرەکەی مێژووی زۆربەی سەرکردەکان وەکو یەکە، یعنی یا خاڵی هاوبەشیان زۆرە لە مناڵی چۆن لە خێزان پەروەردە بۆ دواتر لە کۆڵانەکان چۆن هاتە کۆڵان و تێکەڵی کۆمەلگا بووە لە قوتابخانە قۆناغەکانی ئایا چۆن بۆ ئەم سەرکردەیە کە هەڵکەوتووە لە مێژووە سەرکردەیەکی داهێنەر بوو بێ یعنی سێکی لە خێزانەکەەوە سیرەکەی ئەگەر سەرکردەی بێ کەڵکەڵەیەکی سەرکێشی لە بۆچوون و لە بیرکردنەوەیە هەبێ لە کۆڵان هەی بۆ دواتر کێتە ناو سیستەمی سیاسی وە فەرمانڕاتی و حکومڕانیەوە لە ناو مێژووی سیاسیە بەشێکی زۆری ئەم خاڵە هاوبەشانەیە بەیەکەوە. ئەمە یعنی زانستی کۆمەڵناسیش یعنی خوێندنەوەی بۆ ئەمە نەکردووە کە لە مێژووە کۆمەلگا ئاراستەیەکی دەسەڵاتی سیاسی ئەکا کە تاک ئەنێرێتە ناو سیستەمی سیاسی و ویستی سایکۆلۆژێکی ئەم تاکە دوجار زاڵە بێ بەسەر سیستەمی سیاسیدا. بابەت بە تاکید ینی سایکۆلۆجێتی تاکەکانی کۆمەلگاوە چۆنێتی پەروەردەکردنە کاریگەری هەیە، بەڵام ئەمە تەنها لە بۆی تەنەبوو ئادەرەکەوێ ینی پێشبینیکردن هەنی پێشبینیەکی ئەگەر مناڵێک بە
لە مێژوی خێزانی خۆیان بە قۆناغێکی هەستیارە تێپەڕ بوو بێ لەوان لە داهاتوە کەسێکی تری دەرچێت کە ڕق بێ لەگەڵ کۆمەلگایە یان نەرم بێ لەگەڵ کۆمەلگایە ئەمە لە تەنەبوو ئایا بەڵام ئەمە ئەبەسینەوە بە خاڵێکی تر ئەوشکە بیتر لە زەبتکردنی ئەو سلوکە سلوکی ئینسان قابلی کۆنتڕۆلکردنە بۆیە ئەبینیت مناڵ لە ماڵەوە بە ناز بەخێوەکرێ بەڵام کاسێتە قوتابخانە فێری کۆمەڵێک سلوکی ترە بێ کە ئەچێتە ناو بازارەوە بە هەمان شێوە کەسێکی تێ دەرەچێ لەگەڵ ڕێفەقەکانیە بە شوێکی تر هەڵسوکەوت و چالاکی ئەبێ واتە ئێمە ناتوانین 100% تۆ هیچ یەقینی ئەوە ئەزمونونەکانی مێژوو ئەمەی بە بەڵێ بێ بە نەخێر بێەوەی کە لە باسییانەکە یا زۆری لایەنگریت و هەندێک شەڵەی مەرج نییەوە بێت ئایا ئەزمونونەکانی مێژوو نمونەی شێمانەیە ئەمەوان کەسایەتەکانمان هەیە کاکە کەسایەتیمانێ ئەوانەیە کە کاریگەریان هەبووە لەسەر گۆڕینی ئاراسی کۆمەلگا بۆ نمونە یعنی مکیاڤیلیەکێک بۆ لەوانی کە زۆربەی زۆری ژیانی خۆی لە ناو خێزانێکی ئۆرستقراتی خێزانێکی دەوڵەمەند خێزانێکی تێگەشوو نزیک لە دەسەڵاتەوە بەڕێکردۆ پەروە دەکراوە بەڵام هەر ئەنیکە لە ناو ئەو کۆمەلگای خۆشیە کە کۆمەلگایەک بووە تیا بە کۆمەڵێک قۆناغی ناهەموار و کێشەی ناخۆیان تێپەڕیوە بەڵام هەر ئەمیش خۆی بۆ خۆ یەکێک بۆ لەوانی کە کتابێکی نووسیوەتەوە ئەمیر کە تایە داوای بوونی دەسەڵاتێکی ڕەهاکە بۆ سەرکردەکانی هۆ بزێکی ترە لەوانە لۆگێکی ترە لەوانە ڕۆسۆیەکی تر لەوانە لە سەکەدە سیاسەکان ناگە جەلا بم لاحظەوە دەبێت ئەوانە نمونەن ئەخر نمونەر خۆ هەنێ نمونەمان هەیە بەڵێ پشگیری قسەکەی مناکە هەنێ نمونەشمان هەیە ئەگەر بڵین بڵێ وایە مناڵ لە لە سەرەتاوە چۆن پەرەودە کرابێ لە تا کۆتایی بۆ شێوەیە ئەبێ ڕاستە هەنێ نمونەمان هەیە پشگیریەکە هەیە نمونەتمان هەیە نەخێر پشگیری ناکە بەڵێ مامۆسادارە ئێوە ئەزمونتان کردووە یعنی ماوەیەکی لە یەکێ لە جومگەکانی دەسەڵاتی سیاسیا بوونەوە بەڕێوە بردن ئایا یعنی دەست بەردار بوون لەو نەریت و لەو کەلتورەی کە ئینسان لە کۆمەلگاوە لە خێزانەوە وەریەگرێ کە ئەچێتە ئەو شوێنە یعنی دەست بەردار بوون لێی هێندە یعنی سانایەوە ئایا هاوسەنگکردنی ئەمە لەگەڵ ئەو سیستەمی حکومڕانیەوە ئەو شێوازی ممارەسەکردنی دەسەڵاتی کە ئێوێ بیکات ئایا ئەمە بە شێوەیەکی سانا ئەکرێت تەجاوز بکرێت بەلای خۆی بەخشندە میهرەبان لە ڕاستیدا بمانێ و نەمانەوێ کاریگەری کەلتور ڕاستە و خۆ لەسەر کۆمەلگا کاریگەریەکی بەرچاوە و ئەو تاکانەش لە هەر شوێنێک بن لە کۆمەلگا لە ئاسی دەسەڵاتە بنیا خواردتر بێگومان کاریگەری ئەو کەلتورایان لەسرە من پێم وایە کەلتوریش بەمانافراوەنەکەی کە دەتوانین بڵێن دابوو نەریتی گەلان و بیر و باوەڕی گەلان و لە معتەقەداتی ئاینی و تا بوارەکانی تر کاریگەری لەسەر پەروەردەی کۆمەلگا هەیە و ئەم کۆمەلگایش ئەم تاکەی تیا پەروەردە بوو بۆیە من پێم وایە بە ئەزمونونەکانی مێژوو بە ئەزمموی مێژوو هەروە بوو و بە بۆچوونی من بە درێژایی مێژوو هەروە بووە و ئێستاش هەروایە بەڵام ئەمە چۆن گۆڕانکاری تیا بکرێت چونکە جاری وا هەیە ئەم کەلتورە کە لایەنی ئیجابی هەیە لایەنی سلبیشی هەیە هەندێک جار لایەنە سلبیەکانی نەقڵ دەبێ و دێتە خوارەوە و کاریگەری خراپ بەجێ دێڵێ و دەسەڵاتداری دیکتاتۆر دروست دەبێ و کە کۆمەلگا خۆشی دروستیەکە دەرەنجامیش کۆمەلگاکە چاوسێنێتەوە هەرم کۆمەلگایە لە کاتێکا دەوێت گۆڕانکاری بکە بیر لەوە ناکاتەوە سیستمەکە بگۆڕێ لەبەرەوەی پەروەردە و کەلتورەکەی وایە تەنها دەیەوێت بیر لە گۆڕینی تاکەکان بکاتەوە کە دوای دیکتاتۆرێککە دروست دەبێ ئەمەش باشکرا لە دەسەڵاتدارانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بینین من لە ئیسلامیشە نمونەی زۆرمان هەیە کاتی خۆی کاتێک کە ئیسلام دێ دەسەڵاتی هۆزە هۆزەکان دەسەڵاتیان هەیە بەسەر ناوچەکانە قەبیلە دەسەڵاتی هەیە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم گۆڕانکاریە بکە و دەسەڵاتی هۆز و قەبیلە نەیەڵێ بەوەی کە بێ سیستمێک دەسەڵات پیاکە زۆر هەوڵ دەدا لەسەرەوەی کە گۆڕانکاری بکە خەڵک بەرگری لە حەق بکە و بەرگری لەم سیستەمە بکە وەرگری لە عەدالەت بکە ئەستەم قبوڵ نەکە ئەگەر براکەشی بوو دەستی بگرە ڕێگای مەدا ئەم پەیوەندی خێزانیە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیە ئەم کەلتورە ئەمانەی هەڵەیە ئەبێن نەمێنێ تاوای لێ دێت لە دوای وەفاتی خۆشی ناچێ نزیکترین کەسی خۆی دانێ کە هەبووە کەسانی زۆر خزبی نزیکی خۆی هەبووە لە عەلی کوڕی ئەبی تاڵیب و ئەمسالیەوانە دێ کەسێکی تر دانێ کە پێی وایە لە هەمویان بەتواناترە بۆی ئەم سیستەمە نەمێنێ دوای نەمانی خولەفای ڕاشیدین جارێکتر هەڵەکە دووبارە ئەبێتەوە کاتێک معاویە کوڕی ئەبی سوفیان ڕەزای خوای لێبێ
هەڵەیەکی مێژوویەکە بە بۆچوونی منیە کوڕەکەی دانێ کە دەرەنجام ئەو کارە چاتە گەورەی دروست بۆ تا ئێستاش دەرهاویشتەکەی هەردیارە. یعنی ئیسلامی ستوێتی ئەم کۆمەلگایە بگۆڕێ، بەڵام ئەم کۆمەلگایە کاریگەری ئەوەندە هەبووە کاریگەری پێشووی لە سەری جارێکتر گەڕاونەوە بۆ دەسەڵاتی پشتا و پشتێکە کە ینی با بڵێن سیراتێکی زۆر خراپی لەسەر کۆمەلگا کردو. لە وڵاتی ئێمەشا بەڕاستی لە دەسەڵاتی سیاسی لە وڵاتەکانی ئێمەشا بە هەمان شێوەیە. من پێم وایە ئەو کەلتورە بەشێکە لەوەی کە خەڵک دێ ڕەمزێک بە خۆی دروزەکە، قودسیەت یەداتێ و بەرگری لێکا، پشتیوانی لێکا لە کاتێکا زانەی هەڵەیە. ئەمە دەکرێ بڵێین لە مێژووی مرۆڤایەتی هەر بووە و هەموو کۆمەلگایەک کەلتور کاریگەری خۆی هەیە و حەزیشان بۆ کردووە ڕەمزێک دروستکەن. بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا بۆش ئەبێ بە سەرۆک و کوڕەکەی شەبێ بە سەرۆک، بیل کلینتۆن ئەبێ بە سەرۆک و هیلاری جێ بێ بە سەرۆک. لەوێش هەر هەیە، بەڵام لەوێ سیستمێک هەیە سنوورێک بۆ ئەمەدانێ، بەڵام دوجار بڕیاری خەڵک یعنی یەکلایەکاتەوە، بەڵام سیستمێک هەیە سنوورداری کردو ئەم سەرۆکە 4 ساڵ 8 ساڵ زیاتر نییە. بەڵام لێرە ئەمەشمان نییە. بەڵام مامۆستا هەست ناکەی زۆر جارۆک و تۆوت ینی تەرجەمەکردنی ئەم کەلتورە هەڵی بە هەڵادێ خۆ ئیسلامیش کاتوتەوە کە هاتکاتی هاتووە لە قورئانە پرەنسیپ هەیە زۆر جەخت لە مەسەلەی قەبائیل و شعوبەکاتەوە بۆ یەکتر ناسین و مامەڵەکردن لەگەڵ هۆزەکانە. بەڵام دوجار ئەمە دێکەچێت ناو کەلتوری سیاسیەوە یعنی گۆڕانکاری بەسەر پێم وایە ئەو کەلتورە لادانە لە ئیسلامیشا زۆر لە دەسەڵاتداران بۆمانەوەی خۆیان هاتوون زۆر ئیشان لەسەرەوە کردووە لە ئیمەت من قوڕیش، ئەوەی قوڕیشی نەبێ نابێ سەرکردە و خەلیفە بێ کە واش نییە. بەرنامەکەی ئەمە ئەوە نییە باس لەوە بکەین، بەڵام واش نییە لەبەرەوەی ئیسلامیشی لەسەرەوە نەکردووە، لەسەر ئەوەندەی باس لەوە کردووە ئەو کەسانە کەفاەتیان هەبێ، ئەو کەسانە بەتوانا بن لە بەڕێوەبردننی کاری خەڵکا بە دوای ئەوە گەڕاوە. بەڵام جارێکتری لێم کەلتورەکانی ئێمە کەوایە ئێمە بێ سیستمەکە بێ ئەم کەلتورە ڕێکخاتەوە. ئەم سیستمە نییە لە وڵاتی ئێمە تا سنوورێک دانێ بۆ ئەم دەسەڵاتدارە کە ڕۆژ دوای خۆی نەچێ کوڕ و کەس و کارەکەی خۆی لە دوای خۆی بێنێ کە سیستمەکە نییە. جارێکتری ئەم کۆمەلگایە ئەم ڕەمزە دروزەکە حتا بۆ بۆچوونی من ئەگەر ئەم ڕەمزە لا بەری ڕەمزێکترێنەوە هەر خەڵک خۆی دیکتاتۆرێککە دروزەکە. بەڵام پێ وایە کۆمەڵی ڕێسا و دیسپلین ئەتوانێت کەلتور ڕێکخات؟ بێگومان من پێم وایە کۆمەلگا بێ گۆڕانکاری بەسەرا بێ و تەنها هوشیاری کۆمەلگاش ئەتوانێت دەسەڵاتی سیاسی بگۆڕێ، سیستمی وڵاتیش بگۆڕێ. بەڵام ئەنجام هوشیاری کۆمەلگایە بە چی ئەکرێ؟ بەشێکی بە سوڵتەی سیاسی ئەکرێ، بەشێکی بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەکرێ، بەشێکی بە مفەکیر و پێگەیشتوەکان و بابڵێن کەس. بەڵام ئێمە ئێستا سۆراغی مێژووەکەی نەبینین ئەزمموی زۆربەی سەرکردەکانی جیهان مامۆستا باسی لە هەندێک کرد و تەنانە لەناو ئەو بیریارەکانی شاکە لەناو خێزانێکەوە پەروەردە بوون و کاریگەری و ئەبینین خاڵی هاوبەش زۆرە لە نێوان ممارەسەکردنی شێوازی حکومڕانیان لەناو مێژووی سیاسیدا و مێژووی کورد مێژووی ناوچەکە تۆ باست کرد ڕۆژهەڵات وە تەنانە لە ئەوروپاشدا. یعنی هەز ناکە ئەم خاڵە هاوبەشانە بۆ خۆی کەلتور و ئەو ڕێسا و نەریت و پێدراوانەی کە جۆرێک لە بەریەک کەوتن و تێگیرانەیە لە نێوانیان. من ئەوە گومانی تیان نییە جارێ باوە بڵێن ئەگەر باس لە کەسایەتی تاکەکان بکەین هەمومان مرۆڤیش کۆمەڵێک پێکاتەی خۆی هەیە لەبەرەوە دەکرێت خاڵی هاوبەش لە نێوان هەموو مرۆڤەکانە هەبێوەکو چۆن لە نێوان هەموو سەرۆکەکانە هەیە. بەڵام دواتر خاڵی جیاوازیش هەیە چۆن حەدیثە فەرمێ ئەناس و معادن ئینسان کانزایە، کانزاکان جیاوازن، هەیە پلاتینە و هەیە زێڕە و هەیە زیوە و هەیە شتێکی ترە لە کەسا مرۆڤەکانی جیاوازن. جاری وایە سەرۆکێک دێ نەرمونیانە سەرۆکێک دێت تونند و تیژە، بەڵام دەرەنجام بەڵام دوجار نەرمونیانی و تونند و تیژی لە کەلتورەوە نهاتوە لە پەروەردە و ڕەفتارەوە نهاتوە. من پێم وایە هەمە هەمووی لە کەلتوری ئەو کۆمەڵگایانە هەیە و لە سروشی خۆشی مرۆڤەکە هەیە، بەزە بێ شتێک هەبێ کە سنوورێک بۆ ئەمەدانێ. ئەویش بۆ چوونی من چۆن دین هاتووە سنووری بۆ ڕەفتاری مرۆڤەکان داناوە، ئەمە پەسەند ئەمە ناپەسەند نابێت لەوە دەرچێ ئەبێ لە دەرەوەی دینی ڕێخستنێک هەبێ ئەو جەبێ یاسایەک سیستمێک دەستورێک پرەنسیبێک هەبێ دەسەڵات لەسەری بڕوە. بەڵێ مامۆستادارا داخلی ناو کەلتور بوو. ئایا کەلتور ئێوەکو شارەزار لە بواری کۆمەڵناسی سیاسی کەلتور تا چەند کاریگەری نێگەتیڤی هەیە لە شێوازی ممارەسەکردنی سیستمی حکومڕانیە ئەوانەی کە لەناو ئەزمونەکانی مێژوو بینراوە و زۆرێک ئەبینین سیرەکەی کاتێکە دکتۆر عەلی کتێبەکانی نووسی و باسی یعنی چەردەیە کۆمەڵایەتیانەکە لە مێژووی سیاسی خەڵکی بوون عێراق مەزهەبەکان جیاوازیەکان ئەو جیاوازانەی کە هەبووە بەشێکی زۆری جەختەکاتەوە لە مەسائیلی دەرووناسی و مەسائیلی کەلتور و عاداتی خێڵەکانی تا چەند کەلتور کاریگەری نێگەتیڤی لەسەر ئەم پرۆسەیە بەجێ
ئەزانی بەڕێزم کللتور خۆی بە خۆی بریتە لە کۆمەڵێک ئاراستە کۆمەڵێک بیر و باوەڕ کۆمەڵێک تەوەجوهات کۆمەڵێک ئایدۆلۆژیات کە لە ناو ینی کۆمەلگایە دەرئەکەوێت لە کاتێکی دیاریکراوە بۆ زمانێکی دیاریکراوە بەڵام ڕیشەیەکیشی بەڵێ بەتاکی ڕیشەیەکی هەیە ئەم کللتورە من و تۆ بە کللتوری ئەزانین لای من و تۆ کللتورێک هەیە بەوەی کە قوبوڵی دەسەڵاتێکی ڕەها بکەین لای کۆمەلگایەکی تر قوبولیەوە ناکرێت کە دەسەڵاتێکی ڕەها تەقبول بکرێت و ئیتاعی بکە کاتە کللتوری ئینسانەکان خۆیان دروستیەکەن ئەم کللتورە شایانی ئەوەیە کە گۆڕانکاری بەسەرا بێ هەر بۆی ئەبینی کاتێک کە جەنابەت باسی ثەقافەی سیاسی ئەەکەین چەند تەصنیفێکمان هەیە لە نظمی سیاسیە سەبارەت بە تەصنیفکردنی سیستەمە سیاسەکان بەرامبەر بە کللتورە سیاسەکان چەند تەصنیفێکمان هەیە یەکێک لەوانە کە گابل ئالمۆند باسیەکە دێت ئەیکا بە دوو بەشەوە هەموو سیستەمە سیاسەکان بە پێی کللتوری سیاسەکە بە دوو بەشەوە دەسەڵاتێکی تەسەڵوتیمان هەیە لە بەرامبەر دەسەڵاتێکی دیموکراسیمانە دەسەڵاتێکی تەسەڵوتی کۆمەلگایەکی هەیە کە خاضعە کۆمەلگایەکە هەیە کە چاوکراوە نییە کە دەسەڵات بەسەرا سەپێنراوە لە بەرامبەرە دەسەڵاتێکی دیموکراسیمانە کە کۆمەلگایەکی کراوەتەیە کۆمەلگایەکی مەفەتەح هەیە کە باوەڕی بە ئازادی ڕادەربڕین هەیە باوەڕی بە فەردانیەت هەیە باوەڕی بە منفعەت هەیە کەواتە بەڵام مشکلە ئەمە ئێمە چۆن تەصنیفی ئەم ئەنزیمە سیاسیانە بکەین لەمابەینی ئەم دوو خاڵەیە دەسەڵاتێکی تەسەڵوتی لەگەڵ دەسەڵاتێکی دیموکراسی دەسەڵاتی سیاسی لە عێراقا ئەگەر ئێستا ئێمە عێراق بە نمونێ وەرگرین بۆ ئەم بابەتە دەسەڵاتی سیاسی لە عێراقا دەسەڵاتێکی تەسەڵوتیە یان دیموکراسیە من پرسیارەکە لە خۆمەکەم بۆ جوابی شێمەوە ئەگەر من بڵێم دەسەڵاتێکی تەسەڵوتیە ئەوەی کە من هەستی پێەکەم سیستەمی سیاسی لە عێراقا لە ڕێگای هەڵبژاردنەوەیە هەڵبژاردنیش خۆی بۆ خۆی یەکێکە لە پرینسیپەکانی بەدێنانی دیموکراسی دەسەڵاتی دیموکراسی ڕێ بە هەموو ڕنگ و بۆ چونە جیاوازەکانە لە ناو جمگە سەرەکیەکانی دەسەڵاتە ڕنگ بنەوانێ هەموو جمگە سەرەکیەکانی دەسەڵات لە عێراقا ئەبینی هەموو پێگاتە جیاوازەکان تایە وەجودیان هەیە هەر کەسەوە پێی نسبەی خۆی بەڵام لە بەرامبەرە ئەبینم کە دەسەڵاتی سیاسی لە عێراقا لە بەرامبەرە پێشێلی مافی مرۆڤەکات لە بەرامبەرە پێشێلی ئازادیەکانەکات لە بەرامبەرە ڕێ لە هاوڵاتیان دەگرێت بۆی کە بتوانن لێرەدا فرەس نییە ئەم لە پێشێلی مافی مرۆڤ ڕاتەگرم مامۆستا پێ دوانی ئەمەش دوجارە چینەوە سەر تێز و بۆچوونەکانی علی وەردی کە قسە لەسەرەوە عقلێتەیە کا بۆ نمونە کە هەبوو ئەگەر عقلێتێکی مەزەبی بێ خێڵی بێ عشیرەتی بێ کەلتوری بێ وەکو یعنی کەواتە ئێستا پرسیارەکەی من هەست ناکە یعنی پرسیارێکی واقعیە بۆ کاریگەری نێگەتیڤی کەلتور لەسەر سیستەمی سیاسی کاریگەری پێشێلکاریانەی توی هەموو کەلتور ئیشەکە لە ناویە بە ئەمە بە نموزەجێکی واقعی بۆ جەلال بنمەوانێ هەر شعبی عێراقی نەبوو هەر گەلی عێراقی نەبوو کە چەپڵی لێە بۆ سەدام حوسێن کە دیکتاتۆر بوو ئەی هەر گەلی عێراقیش نەبوو کە سەدام حوسێنی تەسلیمی ئەمریکاکان کرد هەر گەلی عێراقی نەبوو کە نوری سەعیدی کردەوە بە سەرۆک وەزیران بە چەند جارێک ئەی هەر گەلی عێراقی نەبوو تەرمەکەی نوری سەعیدی بە جادەکانی بەغا ڕاکێشا و دواتر سووتانی و بە هەڵیان واسی ئەی بۆ ناڵێ هەر کەلتور نەبوو عێراقی بە ئەمانە گەیان بە وێزگە جیاوازانی خۆت باسی من ئەو گەلەی کە تۆ بۆ جەنابەتی باسیەکەم سەرچاوی تێڕاوێنەکانی لە کللتورە وەرگتووە بەڵام ئەم کللتورە قابلی ئەوەیە کە بگۆڕێ کللتور سابت نییە یەک نمونی واقعی و جەنابەتی هەرمانێ ئێمە هەومان لە کوردستانین هەر با شتێکی زۆر واقعیانە باسکەین زۆر کەسمان هەیە کە ئاچێتە سەیرانگاکان لە کاتی بەهارانە خۆڵ و خەشاک فڕێیە ئەمە بەشێکە لە کللتوری ئێمە نه بەڵام کە ئاچێتە ئەوروپا بادەم کللتوری ئەوروپا وەرەگرێ خۆڵ و خەشاک فڕێنە کەواتە کللتور قابلی گۆڕانە چونکە ئینسان خۆی بخۆی قابلی گۆڕانە سلوکی ئینسان مادەم قابلی گۆڕانە کەوە و سلوکیش لە ناو کللتورە ڕەنایەتەوانێت کەواتە ئەویش هەر بە هەمان شێوە قابلی ئەوەیە کە گۆڕانکاری بەسرابێ بۆیە نەگەتیفی یاخو ئیجابی ئەشێ بگۆڕێ بۆ ئیجابی بەڵام بێ مؤسسات بیکە ئەبێت دەسەڵات دەعمی ئەو گۆڕین ئەو کللتورە بکات لە ڕێگای کۆمەڵە ڕێسای تایبەتیەوە کە ئەگەر دەرفەت بێ باسیەکەی بەڵێ مامۆستا دەسەڵات یاخود ڕێسا ئەتوانێ سنوورداری یا لە قاڵبدان دروستکە بۆ کەلتورێکە سەر بکێشێ بۆ حاڵەتی نەخوازە ئەوانی کە لە مێژووە ئێمە باس کرا پێشتر پرسیاری ئەوم کرد ینی
سەیری ئەزمونونەکانی ناو مێژووەکەی زۆربەی کەلتور ئیشی تیا کردووە ئەو نمونانەی مامۆسایانەوە لە مێژووی سیاسی عێراق لە ڕابردووە لە نمونەی ڕوخان لە نمونەی چەپڵەلیان لە نمونەی دانانی سەرکردە و هێنانە خواریان لە کورسی دەسەڵات هەموو ئەمانە کۆمەڵێ نمونەن وەکو خۆشی باسێکرد لە نمونەی شەرقیە هەبووە ئەم کەلتورە تەجاوزکردنی حاڵەتێکی ئاسانە یاخود ئەمە زەمن و قۆناغی دیاریکراوی منیش لەگەڵەوەم کەلتور گۆڕانی بەسەرادێەوە بەدرێژایی لەوانەیە لە ڕوانگەی سلوکەوە بەڵام گۆڕانی کەلتور ئاسان نییە و کاتی ئەوێ و بەشێک لەو کەلتورە هەر ئاسواری مێنێتەوە و تەنانەت لە کۆمەلگای ڕۆژهەڵاتی شاهرماوە لە ئەوروپا شەرماوە کاریگەری کەلتوریانێ تا ئێستا ئەوروپا وڵاتێکە دەتوانم بڵێ لە ڕووی سیستمی دیموکراسیەوە لە هەموو وڵاتانی دنیا پێشکەوتوترن لە سیستمی پاراستنی مافی مرۆڤ لە هەموو وڵاتانی دنیا پێشکەوتوترن چونکە ئەوان تەنانەت دادگای مافی مرۆڤیشیان هەیە بۆوانەی پێشەلکاریەکەن بەڵام لە کۆمەلگای ئەوروپیە تا ئێستا سەرڕەشێک و کەسێکی تر وەکو یەک نییە ئەوەی کە بەڵامەوەی ڕێ لێگرتوون بەردەوام سەرڕەشێک لە ناخی خۆیان لە خودی خۆیان وەکو هاوڵەتێکی دەرەجە دوو سەرێکە بەس لەبەرەوەی سیستمێکەیە یاسایەکەیە مافی ئەم سەرڕەشەی پاراستووە ئەم ناتوانێت تەجاوزی بکە ئەم تاکەی ئێمە لەسەر کەلتورێک پەروەردە بووە کە پارێزگاری لە وڵاتی خۆی ناکا ژینگە ناپارێزێت کە ئەچێتەوێ بۆ ئەی پارێزێ لەبەرەوەی زانێ یاسا هەیە سزا هەیە دوجاری ئەوەی مناڵە لە قوتابخانەیە کا پەروەردابێ ئەو پەروەردەکردنە ئەو هۆشیاری وای لێکا گۆڕانکاری لە تاکە دروستەکە بۆیە بۆ گۆڕنی ئەم کەلتورە ئێمە جارێک ترێڵێم ئەبێ کاری لەسەر بکرێت ئەبێ سوڵتەی سیاسی خۆی هەوڵدا عومەری کوڕی خەتاب کاتێک وێ کەسێک دانێ لە دوای خۆی بێ بە خەلیفە پرس بە خەڵگەکە ئاڵە کەسێکدا بنێن حەزەکەم تا خۆم ماوەمی ئەوە یەکێک دیاری بکەن بەڕاوێش بەڵێ لە بینی خۆتانە یەکێک لە ئامادەبووان پێڵێ تۆ عەبدوڵای کوڕ بۆ دانانی عەبدوڵای کوڕی پیاوێکی بەتوانا بووە خوێنەوار بووە و کەسێک بۆ لەوەی هەموو مێژوونووسان شایەتی بۆ دەن کە کەسێکی نمونەی بۆ بەڵام لەگەڵەوەش عومەر ڕووی تێکە ئاڵێ ئەم قسەیەت بۆ خوا نەبوو وەکو ماستاوێکە بۆ منیەکەی ئەگەر بۆ قیامەت بێ بەسمانەوە من کردم ئەگەر خێر بێ من کردمە و شەڕیش بێ هەرەوە نەبەسە لەبەرەوە من قبول ناکەم عەبدوڵای کوڕم بێ ئەم ڕێگە نادا ئەم کەلتورە جارێککە بگەڕێتەوە کەوا بێ لێرەوە دەسەڵاتی سیاسی ئەتوانێت گۆڕانکاری بکە وەکوتم جارێکتر بەپێ ئەو یاسا و دەستورەی کە دای ئەنێ سنوورێک دانێ بۆم پێشەلکاریانەی کە هەیە و ئەمە دەبێتە بەرنمەیەک نەوەیەکی نوێی لەسەر پەروەردە ئەمەی توی ئەڵیواتە ئیش لەناو سیستەما بکرێت ئەوە من پێم وایە کەلتور گۆڕانی زۆر زەحمەتە چونکە تا ئێستا با ئەکشتی ترە پێ بڵێم لە وڵاتی وەکو ئەمریکا بۆ هیچ سەرۆکێکی ئافرەتیان نەبوو 45 سەرۆکیان هەڵبژاردووە لەبەرەوەی کەلتوری ئەمریکی تا ئێستا زۆرینەکەی پێی وایە ئەو ئەمریکا گەر بێ سەرۆکایەتی دنیا بکە من زۆر لە ڕاپۆرتەکانیان نەخوێنمەوە لە ڕۆژنامەکانیان و لە هەڵبژاردننی کاتی خۆی کلنتۆنیشا لە ئەمریکا بووم و ڕۆژنامەکان زۆریان نووسی زۆر تاکید لەوەکەنەوە کە کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە پێویستە پیا و قیادێ بکە من پێم وایە بەشەکە لە کەلتوری ئەمریکی ئەجنا بەپێی دەستور بەپێی یاسا ئەمریکا بۆ ئەمەی تێپەڕاندایە کەواتە ئێمە ئەکرێ بڵێن کەلتور کاریگەری لەسەر فەلسەفەی حکومڕانیە وەڵام بەرەوە وەڵام با ناوبڕێ وەربگرم یاک دوای ناوبڕێک بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕی کوور وەردەگرین و دەگەڕینەوە لاتان دووبارە سڵاو مامەسا بەر لە ناوبڕەکە ئەو ویسم یعنی ئەوە بپرسم ئایا کەواتە ئەمە کەلتورە ئەتوانێت ینی بڕیار بداوە یەکلاکەرەوەی فەلسەفەی حکومڕانی دیاری کەلتور کۆمەلگا دروزەکە کەلتور بەشێکە لە پێکهاتەی کۆمەلگاکە بۆیە ئەم کۆمەلگایە کە پەروەردەی ئەم کەلتورەیە دوجار ئەم بڕیارادا بەڵام ئەم کەلتورە قابلی گۆڕانکاریە هەر بۆ نمونە هەر لە ئەمریکا کاتی خۆی ڕەشپێستەکان هەتا ساڵانێکی نزیک تا نیو سە دەبەر لە ئێستا هیچ پۆستێکی سیادی و دەسەڵاتێکی با بڵێن دیاریان پێ نەدەدان لە بەڕێوەبەری گشتێکەوە ڕەشپێستێک بۆی نەبوو بەس هەر ئەم ئەمریکا توانی گۆڕانکاری بکات دوجار 44مین سەرۆکی ئەمریکا ڕەشپێستێک بێ کەوا بێت دەکرێت گۆڕانکاری لە کەلتورا بکرێ و ئەوە گۆڕانکارێکی زۆر گەورە و مێژوویش بوو هەر بۆیەش لە ئاهەنگی دانانی ئۆباما و بەراورد لە دانانی ترامپە چەندین دەتوانین بڵێم چەند بەرامبەر خەڵک بەشداری کرد لەبەرەوەی پیان شتێکی دەگمەن و ناوازە بۆ ڕەشپێستێک بێتە سەرۆکی ئەمریکا بەڵێ مامۆستا ئەوەی کە لە ڕوانگەی فەلسەفەی حکومڕانی یا شێوازی حکومڕانی کۆمەڵناسەکان لە ڕووی مێژووە چۆن قسەیان لەسەری کردووە یعنی لە مێژووی کۆمەڵناسیدا چۆن قسە لەسەر فەلسەفەی حکومڕانی و کاریگەری کەلتور لەسەر حکومڕانی ئەمە بزانم پێش پرسیەوەم بە جەنابەت مورکە یعنی لە
لە ڕوانگەی کللتوری سیاسی و مزیاتە بۆم بابەت هاچم لە ڕوانگەی کللتوری سیاسیەوە کە تەنزیم يعني ئەتەوێ قسە لەسەر فەلسەفەی حکومڕانیکەی لە مێژووشە من پێم وایە کە ینی کللتوری سیاسی کۆمەلگا سیستەمە سیاسەکەی خۆی دیاریەکات چەسل لەم بابەتە قسەیەکی جوانی هەیە کە ئەڵێ هەموو کۆمەلگایەک شایستەی ئەو سیستەمە سیاسیەتی کە خۆی حکومەکە بووە چونکە سیستەمی سیاسی هەڵقوڵی ناو کۆمەلگایە جاخۆی جەدەلێک هەیە لێرە لەم بوارەیانە کە ئایا بڵێن سیستەمی کۆمەڵایەتی بەرهەمهێنی سیستەمی سیاسیە یان سیستەمە سیاسەکە بەرهەمهێنی سیستەمە کۆمەڵایەتەکەیە لەمەوە دوو تەوەجوهی جیاوازمان هەیە ینی ئەبێتە دوو بەرەی جیاوازە بەرەیەکیان پێی وایە کە سیستەمی سیاسی سەرەتایەکە بۆ سەپاندنی سیستەمی کۆمەڵاتی ناو کۆمەلگایە بەهۆی ئەوەی کە سیستەمی سیاسی بریتە لە سەرخانی دەرئەنجامی ئەو ژێرخانی کە کۆمەلگا هەیە بووە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتە ڕووی سیاسیەوە و سیستەمی سیاسی ڕنگدانەوەی وشیاری کۆمەڵایەتی مەبەستە بەڵێ ڕنگدانەوەی چییە ڕنگدانەوەی سەرجەم ئەو پێداویستیە کۆمەڵایەتی و ئابووری سیاسانەیە کە ناو کۆمەلگایە هەیە سیستەمی سیاسیمان بۆ دروستە بێ ئەمیش بۆ وەڵامدانەوەی داخوازەکانی ژێرخانی کۆمەلگا کەواتە چیەکە سیستەمی کۆمەڵاتیان بۆ دروستەکات بەڵام لە بەرامبەر بۆچنێکی تریژێ ئەویش ئەوەیە کە سیستەمی کۆمەڵایەتی هەڵەسێ بە دانانی سیستەمی سیاسی بۆ چونکە ئەو سیستەمە کۆمەڵایەتیە ئەگەر سیستەمە سیاسەکە لەگەڵان نەگونجاو بێ جۆرە نائارامێکی سیاسی ناو کۆمەلگایە دروستە بێ بەڵێ ئەمە تا ئیسە ئێمە سەیری مێژووی ڕابردووی کورد بکەین ئەگەر مێژووی میرشینێ بوو بێ لە ناوچەیەکە دەسەڵاتی لۆکاڵی هەبوو بێ یا قەڵەم ڕەویەکی فراوانی بوو بێ یاخود بۆ ماوەیەک حکومڕانیەکی نیمچە خۆڕێبەری بوو بێت تا چەند ئەمانە ڕنگدانەوە نەبووە لە ناو سیستەمی سیاسی و بەڕێوەبردننی مێژوو سیاسی کووردا لە ڕابردوو ئێوەکو مامۆسایەک لە بواری کۆمەڵناسی سیاسی ئایا تا ئێستا ینی قسەتان لەسەر ئەوە کردەوە ئیش کراوە بۆ کە خوێنەوەیکی کۆمەڵناسیانە بۆ شێوازی حکومڕانی و فەلسەفەی حکومڕانی و بەڕێوەبردنە ناو سیستەمی سیاسی کوردیا بکرێت طبعا ئەوەی کە ئێمە هەمانە وەکو کورد لەم ناوچەیە تەنها یەک ئەزمموی سیستەمی سیاسیمانە ئەوش کە هەرمی کوردستانە بە درێژایی مێژووی سەدەی 20 هەتاکو ئێستا با ئێمە فەرمان ڕەوایەتی و بەڕێوەبردنی بخینە تەنیش ئەگەر سیستەمیشی لێ بکەینەوە قیادەت جیاوازە لەگەڵ سیستەمی سیاسیە چونکە من ئەگەر بەجەنابە بڵێم قیادە لەگەڵ ضبطە و لەگەڵ مەواقفە و لەگەڵ ئیتیجاهاتە مستەحەنە بەشێکە لە ئەرکانەکانی ماوەساحەشەن ئێوە پسپۆڕی ئێوەیە نەیکەین بەجەدەل بەڵام پێدوانی ئەمەش بەپێی قۆناغەکانی گەشەکردنی کۆمەلگا و بەپێی هەموو قۆناغ و سەردەمێکی جیاوازی مێژووی بۆ خۆی سیستەمیش قۆناغی و مەرحەلەی خۆی بڕیوە تا بەم ساتە وەختی ئێستا گەشت ئەگەر یارمەتی من بێمە بەسمەوەیە کە ینی ئەو ئەزممونێکی ئێمە هەمانە لە بزوتنەوە ڕزگاری خوازیگەلی کودا هەمانە نەک لە سیستەمی حکومڕانیە و بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلی کورد بەڕاستەکەی قیاداتی هەبووە یعنی ئێمە لە سەرەتای دامەزاندنی یاخود لە سەرەتای پارچەبوونی خلافەتی عوسمانیەوە لە 1970 بەرەو دووە بۆ یەکەم ئەزمموی حکومڕانی مەلەکیمان هەبووە مەلێک مەحموود یەکەم ئەزمموی حکومڕانی وەکو کورد بووە دومیان قازی محەممەدمان بووە کە 11 مانگی خەیانوە دوای ئەوە هەرێمی کوردستانمان هەبووە بەڵام ئەوەی کە زیاتر لەم بوارە دەوڵەمانە بەڵام تۆ وەڵامەکەت بیر نەچی ڕابەرایەتیکردنی شۆڕش و ڕاپەڕینەکانی ئەندازەیەک جۆرێک لە بەڕێوەبردن نەبووە زۆجا یا سەرکردایەتیکردنێکی کاریزمی یعنی کاریگەری کەلتو لە ناوەمان قسەکە زۆر تەواوە تاوان ئێمە مشکلەکەمان لەوایە بووە کە ینی کۆمەلگای ئێمە وەکو چەند ماکەسفی بەڵێ ئێمە سێ جۆر دەسەڵاتمان هەیە دەسەڵاتێکمان هەیە کە دەسەڵاتێکی تەقلیدیە دەسەڵاتێکمان هەیە کاریزمایە دەسەڵاتێکشمان هەیە عەقلانی قانونیە لەناو کۆمەلگای ئێمەیە هەتا ئێستا مەرحەلەی ئینتیقالیمان نەکردووە لە دەسەڵاتێکی تەقلیدیەوە بۆ دەسەڵاتێکی قانونی عەقلانی و بە کاریزمەشە تێنەپەڕیوین لەگەڵ ئەوە شاکە کۆمەلگای ئێمە بە ئەزممونا تێپەڕیوە بەڵێ بە کۆمەڵێک ئەزمماتە تێپەڕیوە تەنها ئەزمموی ئێمە بەڕاستەکەی لە بواری چیە لە بواری بزوتنەوەی ڕزگاری خوازە ئەگەر مقارنە بکەین لە مابەینی هەڵوێست لەگەڵ ئیتیجاهی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە سەدەی 20 لەگەڵ سەدەی 21 جیاوازێکی ئەوتۆ نابینین چونکە ئەوەی کاریگەری بەجێ هێشتووە لەسەر بڕیار و ئاراستە و ئەفوان شۆڕشەکان و بەردەوامبوونی ینی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە سەدەی 20 بریتی بووە لە ئەتوانم بڵێم طبقەی مستەقفین
کاریگەریکی ئۆتۆیان نەبووە لە ناو بزوتنەوە ڕزگاری خوازی کووردا ناچینەوە سەر پرسیارە کەواتە کەلتور ڕێگر بووە لە نەچوونە پێشەوەی چینی ڕۆشنبیران و یان ڕووناکبیران بەتاکید ڕێگر بووە بەڵام ئەم کولتورە مەبەسمانەوەی کە ئەم کولتورە شایانی گۆڕانە نمونێ بۆ جەنابەت بەیانمەوانێ طبعا ئێمە لە مثاقفینی کووردا لە سەدەی بیستە ئەوانەی کە ئیستیقای سەقافی خۆیان کردووە لە دوو سەرچاوە وەریان گرتووە سەرچاوەیەکیان سەرچاوەیەکی ناوخۆیی بوو لۆکاڵی بۆ نمونە یا سەقافەیەکی عراقی بووە یا سووری بووە یا ئێرانی بووە یا تورکی بووە کەواتە ئەم کەسە ئەساسی ئەو سەقافەتی کە وەریگرتووە لە بواری سیاسە لە بواری حکومەت لە بواری ئابوووریە لەم سێ سەرچاوەیەوە بووە یا تورک بووە یا فارس بووە یا عەرەب بووە کەواتە هاوردەکراوی کەلتورێکی دیکە بووە بەڵام کۆمەڵێکی ترمان هەیە کە ئیستیقای سەقافی خۆیان لە ئەوروپا کردووە ئەبینی جیاوازیەک هەیە لە نێوان چۆنێتی بیرکردنەوە و ئەسوکەوتی ئەمانەگەر بۆ نمونە کامران بەتەحتە بەدرخان ئەسمەت شەریف ئەمانە کۆمەڵە کەس بوون کە ئیستیقای سەقافی خۆیان لە وڵاتانی ئەوروپا کردووە ئەبینی شێوازی مامەڵەکردنی ئەوان لەگەڵ با بڵێن قەزیەی نەتەوەی کووردا لە سەدە جیاوازەکانە جیاواز بووە لەگەڵ شێوازی مامەڵەکردنی مثقفینی ناوخۆ بەردەوام لەژێر کاریگەریکیا بوون لەژێر کاریگەری هۆزا بوون لەژێر کاریگەری خێڵا بوون هەتا ئێستا زۆر بەزۆری مستەقفەکانمان ئەبینین فلانی کوری فلانی کۆمەڵناسی سیاسیش قسەی لەسەر ئەمە هەیە ینی لەسەر ئەم مێژووی بەتاکید چونکە ئیشی کۆمەڵناسی سیاسی ئەوەیە کە نقاب خاتە سەر حروف و باسی ئەوە بکە کە ئایا کولتوری سیاسی لە هەرێمی کوردستانە چەند کاریگەری هەیە لەسەر ئاڕاستەکردنی سیستەمی ڕەخنەکردنی مێژووی سیاسی کورد لە ڕێوانگەی کۆمەڵناسیەوە یعنی هەزەکەی ڕەخنەگریشی واقعیە تاوەکو یعنی ئەو خەوشانەوە ئەو کەم و کورتیانە ناو بزوتنەوەی ڕزگاری خوازی ئێمە لەم بوارەیە ئەزوومان زۆر کەمە هەتا ئەوانەی کە لە بواری کۆمەڵاسی سیاسیە کاراکەن و ئەوانەی کە لە بواری کۆمەڵایەتی شایشەکەن ئەبینی هەوڵیان ناوە کە هەوڵیان نایەوە کە میکسێک دروستکەن لەمابینی بواری مێژووی و بواری کۆمەڵایەتی ئەنی ئێمە لەو بوارەیە تۆزێک فەقیری مەڕاستێکی بەڵێ ئەمە وەسەدارە ئەوەی ئێستا لە کوردستان ئەزموونەکرێت لە ڕووی دەسەڵاتی سیاسی و سیستەمی سیاسی و فەلسەفەی حکومڕانی لە کوردستان لە کام مۆدێلە لەو شێوازی حکومڕانی ئەوانەی بە تایبەتی لەژێر ڕووناکیەوەی مامۆستا شەماڵ هێمای بۆ کرد من لە ڕاستیدا پێم وایە ئێستا سەردەمێک دروست بووە کە سەردەمی جیهانبینیە و گلۆباڵایزیشن ئەویش ئەوەیە یەکێک لە سوودەکانی یەکێک لە خزمەتە گەورەکانی بۆ کۆمەلگای مرۆڤایەتی ئەوەیە گواستنەوەی هەموو شتە باشەکانە ئەمەش بەو مانایەی دەکرێت ئەو سیستەمانەی کە سەرکەوتون و لە خزمەتی خەڵکا بوون لە درێژایی گەشەسەندنی کەلتورەکان بوو بێ یا گۆڕانکاری لە کەلتورەکانە بوو بێ سیستمێکی سەرکەوتوی خزمەتگوزارین دەکرا ئێمەش لە وڵاتی خۆمانە سوودی لێ ببینین بۆیە وەکو سیستمی سیاسی ئێمە لە هەرێمی کوردستانە سیستم دیارە جیایە لە کەسایەتەکان هەوڵمانداوە باشترین سیستمی سیاسیمان هەبێ سیستمێکی دیموکراسیمان هەبێ لە ڕژنووسی دەستوری ئێمە هەتا دەگاتە هەموو یاساکان کە لە پەرلەمانی کوردستان دەرچوون هەوڵ درراوە دەستورە پێشکەوتوەکانی وڵاتانی جیهان بێنین وڵاتانی دیموکراسی ئەو وڵاتانەی کە پارێزەری مافی مرۆڤن ئەم دەستورانە هاتووە و لە ڕەشنووسەکەیە کام خاڵی باشە لەوێ تۆمار کراوە باوەڕتان ببێ ئەو دەقانەی کە باز لە پاراستنی مافی مرۆڤەکە لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە زۆر پێشکەوتوترە لەوەی کە لە فەڕەنسا هەیە کە باز لە پاراستنی ژینگەکان بەڵام باڕاتگرم لێرە بەس حەز ناکەی ئەو دەقانە کاڵایە بوون بە باڵای کەلتورا دێمە سەرەوە یاساکانیشمان بە هەوانشەوە هەر یاسایەک دەرەچێ نمونەی یاسایی لە هەر بوارێک دەرەکەین باس لە مافی مرۆڤەکەی باس لە کشت و کاڵەکەی باس لە یاساکانی بەرهەمهێنانەکەی باشترین یاسا دانراوە بۆ بەرهەمهێنان وەزارەتی سامانە سروشتیەکان باشترین یاسای هەیە یاساکە بخوێنەوە یەکێکە لەو یاسایانی کە لە وڵاتانی پێشکەوتوی دنیا هەیە باس لەوەکە چۆن لەم داهاتی ئەم وڵاتە چۆن شەفاف بێت چۆن لە خزمەتی خەڵکا بێت چۆن داهاتەکە نەبێتە چۆن ئەمە سیستمێک بێ ئیش لەسەر پەرەپێدانی بەردەوام کا سیستێنەبل دڤلۆپمنت چۆن کە ئەم بەرهەمهێنانە ژینگەی وڵاتەکە وێران نەکا چۆن ئەم بەرهێنانە وابێ بەس هیچی کاری پێکرێ لەبەرەوە کێشەی ئێمە لێۆشی کەرەوە بۆ بینەرانای بۆ کاری پێ من لێرەوە دەست پێکەم هەم لە کەلتورم لە مێژووە بێنیم لە کەلتور قسەی من پێ دەڵێم کەلتوری ئێمە کەسایەتێکی بەرهەمهێناوە کە قیادەی ئەم خەڵکە بکە کە باوەڕی بە سیستم نییە و ئەم سیستمەکە لە بەرژەوەندی خۆی نەبێ کاری پێناکە کێشەی ئێمە نەبوونی یاسا و
ئەوەیە یاسا سەروەر نییە هەر کەسێک دێ بە ئارەزووی خۆی لە هەر ئاستێکی دەسەڵاتە بێ یاسا پێشێلەکە یاسا لە وڵاتی ئێمە بۆ خەڵقی داما و فەقیر و هەژار هەیە بەس بۆ دەسەڵاتدار نییە بۆ چوونی من ئەمە نیشانەی هەرسێنانی کۆمەلگایە تۆ بم بەرەوە سەر ئەو مۆدیێلانی مامۆسا لە ناو مێژووە پۆلێنی کرد چەند نمونەیەکی لە ناو مێژووی بزوتنەوە ڕزگاری خوازی کورد و شێوازی حکومڕانی و ئەمە کامەیانە ئەزانی چۆنە با من یەک حەقیقەتە پێ بڵێم مێژووی ڕزگاری خوازی نەتەوەی کورد ئێمە شۆڕشمان کردووە قۆناغی شۆڕش و خەبات جیاوازە لە قۆناغی حکمداری ئێمە بن قۆناغێک کە بە پێی سیستم و یاسا و مۆدێرنە لەم وڵاتە ئیشی کردبێ حکوومەت یارێمی کوردستانە پێش و شۆڕشیان کردووە قازی محەممەد دەوڵەتی دامەزراندووە تەمەنی دەوڵەتەکەی لە ساڵە کەمتر بووە هەرچەندە کارنامەیان هەبوو ئیشان لەسەر کردووە بەڵام خۆ دەزانی لە بارودۆخێکی زۆر ئاڵۆز و تەم و مژاویە کۆمارێک دروست بووە تەمەنی ناگاتە ساڵێک بتوانین بڵێن ئەمە زەرفێکی تاریک بووە بەڵام من نمونەی هەرێمی کوردستان کە بەڵام بوورە مامەسەوا من لێرە ئەو پرسیارە بکەم یعنی خاڵی هاو بەش وەڕابەرایەتی کرد و فەرمانڕەوایەتی سنتەر نەبووە لەناو ئەمانە ئەگە بزوتنەوە بوو بێ ڕاپەڕین بوو بێ شۆڕش بوو بێ شێوازی حکومڕانی بوو بێ کۆمارە یان زەمانگیەکەی قازی محەممەد بوو بێ یعنی دوجار ڕابەرایەتیکردن و بەڕێوەبردن سنتەر بووە لەناو ئەمە نەمە کێشەمان لەوە نییە بەس ڕابەرایەتیەکان جیاوازی هەبووە ڕابەرایەتیکردنەکە دەکرێ و دەسەڵاتەی ئەو سەردەمە خەڵک بە قازی محەممەدی دابێ و دیاریشە زۆر جیاوازە لەوەی ئەو دەسەڵاتەی کە ئێستا داوێتی بە فەرمانڕەوایە کە لە هەرێمی کوردستانە هەیە بۆیە جارێکتر منەڵێم کۆمەلگا بەرپرسیارە لەوەی ڕاستاوەی مامۆسا باسی کرد ئەوە چۆنەڵە شتێکی جەدەلیە ئایا کۆمەلگا بەرپرسیارە لەوەی ئەم دەسەڵاتە سیاسی هەیە یا دەسەڵاتی سیاسی بەرپرسیارە لەوەی ئەم کۆمەلگایە هوشیار نییە هەردووکیان ڕاستن تەبەن کاریگەریشیان لەسەر یەکتری هەیە بەڵام ئەوەی من بەزەقی لێرە دەبینم کۆمەلگای ئێمە هێشتا نەگەیشتووەتە ئەو ئاستەی بیاوێ سەرکردەیەک هەڵبژێرێ کە ئەم سەرکردەیە بتوانێت کەسایەتێکی سەرکەوتوو بێ و پارێزەری خەڵک بێ بە پێی ئەو یاسا و سیستم و پرەنسیبانەی کە هەمانە ئێمە خەڵکەکەمان هەوڵمان داوە گۆڕانکاریش لە کۆمەلگای ئێمە بووە بە کاریگەری ڕۆژ ئاوا بوو بێ بەهۆی ڕوشیاری و ڕۆشنبیری خەڵکەوە بوو بێ تا ڕادەیە گۆڕانیش دروست بووە بمانەوە و نەمانەوێ بەڵام تا ئێستاشی لەسەر بێ ئێمە نەمانتوانیوە بگەینە ڕیزی وڵاتانی تری پێشکەوتوو بەوەی کە قیادەیەکی سەرکەوتوو بێ ئەم سیستمە سیاسیە بەڕێوەبەرێ مامۆستا ئەوەی کە مامۆستا هێمای بۆ کرد باسیەوەی کە کۆمەلگای ئێمە نەیتوانی وە سەرکردەیەک یا کاریزما بۆ خۆی دروست بکە لە ڕوانگەی زانستی کۆمەڵناسیەوە ئەوەی کە لە مێژووی کۆمەڵناسیشا کە قسە لەسەر بێتوانایی و بێدەرەتانی کۆمەلگا کرابێت هۆکارەکانی چی بوو ینی بۆ کۆمەلگای ئێمە ئەو دەرەتانەی نەبووە من بڕوامە لە کۆمەلگای ئێمە ئێستا دووشت بە یەکەوە ئەژی دووشت بەیەکەوە ئەژی کە کاریگەری لەسەر هەموو تاریک بە جێشتێت کۆن و نوێ ئێمە لە ڕووی ئەسام کەناڵی جەنابدان لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی چۆنێتی گەیاندنی پەیامەکی خۆیەوە نوێ شتێکی تازەیە بەڵام لەوانەیە شێوازی لەگەڵ ڕێزمان بۆ کەناڵی جەنابدان شێوازی بەڕێوەبردن لەوانەیە عەقڵێتێکی کۆن بێ لە وڵاتی ئێمەیە ئەبینی کەسێک کە باشترین جۆری مۆبایلی پێ باشترین جۆری ئۆتۆمبیلی لێ خوڕێ بەڵام ئەبینیت ئەم کەسە کەسێکی تەقلیدیە کەسێکی کۆنە کەواتە پێکەوە ژیانی کۆن و نوێ هەرمی لێبەر هەمێک ئێستا هەیە بۆیە ئەبێت هەمووی نوێکەینەوانێ بەڵام ئەوەی بۆ تەکنەلۆژیا و بۆ عەقڵ تۆ نمونەیە تێناوە مەبەست ئەوەی عنی بوونی عقلەتێکی کۆن و یعنی عقلەتێکی نێو مەبەست یاخود تەکنەلۆژیا کە مادەکەیە و معنەویەکە زۆر ڕاستە عقلێتێکی کۆن لەگەڵ عقلێتێکی نوێ ململانەیەکێ ئێستا ئێمە لە ناو هەرێمی کوردستانە ئەبینی لە نێوان کێشەی لە نێوان عقلێتی کۆن و عقلێتی نوێ عقلێتی کۆن ئەتوانین بڵێن عقلێتێکی پیر یان عقلێتێکی گەنج مەبەست ماپیر لە تەمەن نییە ئەشێ کەسێک زۆر بە تەمەن بێ بەڵام عقلێتی گەنجە شوێنە شێوازی بیرکردنەوەی گەنجانەیە ئەشێ کەسێکیش زۆر گەنج بێ بەڵام شێوازی بیرکردنەوەی فۆرمی بیرکردنەوەی کە دای ڕشتوە لای خۆی زۆر پیرانەیە ئەنی ئەم کێشەیەمان هەیە بە ڕاستی لە هەرێمی کوردستانە ئەمە دەکتەتەنها بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ سەر وڵاتانی ناوچەکەی ڕۆژهەڵاتی ناوازم کێشەمان هەیە لە میسر وایە لە ئێران وایە لە تورکیا ئێمە ئەوەی لە ڕابردووە لەناو مێژووی سیاسی کوردی شاباسیەکەین ئەتەوێ بڵێ ئەو عقلەتی کە لە ڕابردووە حزوری هەبووە هەمان ئەو عقلەتێ پاشەکشەی نەکروی ئێستاش بوونیەیە بەو نەسە سەریحان ئەتەوێت بڵێ پەلوپۆ بەهاوەیە دەسەڵاتێ ئەوش بۆ خۆی هێزێکە ماوەتەوە
ململانەیە بڵێ بە تاکید ینی هەوڵ لە بەردەوام لە هەوڵی ئەوەیە کە خۆی بسەپێنێ جێگای خۆی خۆشکات چونکە بەرژەوەندەکانێکێتە خەتەرەوە ینی ئێستا من نمونێ بۆ جەناب هێنمەوانێ ئەمەی توی ئەڵێ لە ڕوانگەی تێز و تیۆری و کۆمەڵناس و سۆسیۆلۆگەکانەوە یاخود هەروەکو پێشبینی و خوێندنەوەی خۆتان وەکو پێشبینی خۆم بەڕاستێکی من کۆمەڵناسەکان لەسەر واتە سەوەرەکەم کە لە هەرێمی کوردستانە لەم کاتی ئێستاە ئەو جۆرە ململانێ هەیە نەک بەستەنها لێرە بەڵکو لە تەواوی ناوچەکەیە لە تاوای ئەم ناوچەیە کە ئێمە تایین ئەو تێز و تیۆرانی لەسەر شێواز و فەلسەفەی حکومڕانی و سیستەم و بەڕێوەبردنەیە چۆن قسە لەسەر ئەماکە ئێمە بەڕاستی چەندین ترمان هەیە لەم بوارەیە ینی باشترینیان پێدەوتێت دراسة الحالة یان دراسة الواقع یان دراسة الوقائع الاجتماعية دراسەکردنی دیاردا بەڵێ دراسەکردنی دیاردا کۆمەڵاتیان وەکو خۆی ینی ئەمە لەم بوارانە سنتەی لێکۆڵینەوە هەبێت لەم بوارە ئیشکا بەڕاستەکەی ئەو شتانە یا بە بەڵێ یان بە نەخێر ئەی سلمێنێ بەڵام گومان لەوەیان نییە ئێستا ناو کۆمەلگای ئێمە ئەم جۆرە بیرکردنەوەی هەیە بیرکردنەوەیەکی کۆن بیرکردنەوەیەکی نوێیان عقلێتێکی پیرانەوە مامۆستامانەوە ئەوەی کە یعنی وەکو هەمووەکو باسکردن هەمووکو چارەسەر و ئایندە کۆمەڵناسەکان و یا سۆسیۆلۆگەکان کە قسەی لەسەریان قسەیان لەسەرکردێت لە مێژووی ڕابردووە ئایا یعنی مانەوەی ئەمە ئایندەی بەرەو کوێ بە تایبەتی ئێمە باسی حکومێکی خۆڕێبەری تۆ باسی ئەوە ترکەوتی ئەوەی کە ئەزمونە هەمانە حکوومەتی هەرێمی کوردستانە و سیستەمێکی بێ کە ناوی سیستەمی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئایندەی ئەمە بۆ ئەم جۆرە لاین بەرەو کوێ بە ئایا بەرەو تێکشکان ئەچێ یاخود بەرەو ئەوە ئەچێ کە گۆڕانکاری تیا دروست کرێ و ئەم دوونەوەی کە تۆ باست کرد کۆن و نوێ ئەمانە ئایا هەر لە بەریە کەوت نابن یاخودنەوەی نوێ ئەتوانێت لە دەستشکانەوەکە زۆران بازیەکە بێتەوە ئەگەر جەنابە مەبەست ئەوەیە کە مانەوەی بارودۆخی هەرێمی کوردستان زیاتر ڕوونیکەینەوە مانەوەی لە ڕوانگە کۆمەڵایەتیەکەوەیە ناتوانێت بەڵێ کە مامۆستا بۆ نوێ باسیەوەکی کۆمەلگا ناتوانێت بۆ نمونە دەسەڵاتی سیاسی یا کاریزما دروستکە بۆ ڕابەرایەتیکردن و بەڕێوەبردن ئایا گەر ئەمە بەردەوام بێ ئایندەی بەرەو کوێچی زای چۆنە خۆی هەموو کۆمەلگایەک بە ئەزەماتە تێپەڕە لە ئەزەماتە کاریزما دەرەکەوێ ئێستا هەرێمی کوردستان ئەزەماتە ئێستا هەرێمی کوردستان بڵێ ئەزەمان هەیە ئێمە ئەزەمان هەیە بۆ زەنێری جەنابەت لەوانەیە ئەزەمان هەبێ لە ڕووی ئابوووریەوە کە زەق و دیارە لە ڕووی ئابوووریەوە خەڵکی موچەی نییە و بودجەی نیەم جۆرەشتانە بەڵام ئێمە ئەزمی سیاسیمان هەیە ئەزمەی یاساییمان هەیە ئەزمەی کلتوریمان هەیە بەڕاستەکەی خۆی بەخۆی ئەزمەیەکە ئێستا ئەم مناقەشەی کە من و جەنابە ئەکەین سەبارەت بە هەرێمی کوردستان خۆی بەخۆی دەڵالەت و بەڵگەی لەسەر ئەوەی کە ئێمە لە ئەزمەیەکە ئەژین بەڵام دەرکی پێناکەین کەسانی مختەز نییە کە دانیشت لەسەر ماوەتە قسە بکە ئێمە لە ئەزمەیەکە ئەژین لەم ئەزمەیە کاریزما دەرەکەوێ بەڵام مەرج نییە کاریزما هەموو کاتێک بەرەو باشمان بەرێ عشێ بەرەو خراپمان گەڕێنەتەوانێ بەڵێ مامۆستا لە ناو مێژووە کاریزمە و سەرکردە دەرکەوتووە ئەو ئەزمەیی کە مامۆستا باسی کردوتی کاریزما دەرەکەوێ چاوەڕوانی لەدایکبوونی کاریزما کرێت یاخود ئێستا کاریزما بوونی هەیە و ئەبێ هەموو لە یەکدانی پێبن نا من پێم وانە ئێستا کاریزما بوونی نییە و ئەم کۆمەلگای ئێمەش کۆمەلگایەکە گۆڕانکاری زۆر درەنگتیا ڕوەدا بەداخەوێڵم کەلتوری ئێمە ڕاستە کەلتورێکە کەمونکوری زۆری تایە و ناشتوانین بیگۆڕین من بەداخەوێڵم خەڵکە ڕۆشن بیرەکەی ئێمەش نەیتوانیوە لە ژێر فشاری ئەو کەلتورە دەرچی خەڵکانی کوردی وا هەبووە لەگەڵ پارتێکی چەپا ئیشی کردووە چۆتە ئەوروپا لەوێ کچەکەی بینیوە لەگەڵ کوڕەکە کچەکەی خۆی کوشتووە نەک ئیسلامی نەبووە هەر لەگەڵ پارتێکی چەپایشی کردو بەس لەسەر کەلتورەکەی خۆی ڕاهاتوە کە کچ هەڵەیەکی کرە بێ بکوژرێوا تێگەشتووە لە ئەوروپایە ئەم تاوان ئەنجامەدا ینی ئێمە بەداخەڵم ئەمانە بە ناو ڕۆشن بیرن بەڵام نانتوانیوە گۆڕانکاری لە خۆیان بکەن کاریگەری کەلتوریان هەل لەسەر هەیە خەڵکی ئێمە گۆڕانکاری زۆر درەنگ بەداخەوەڵمی ئەوەی چێکە لەو هۆکارانەی کە دەسەڵاتدارەکانی ئێمەش دەرهاویشتی ئەو کۆمەلگایەن و ناشتوانن من بە پێچوانەوەڵێم کۆمەلگای هوشیار دەتوانێت دەسەڵات بگۆڕێ بەس نێت کۆمەلگاکەی ئێمە ناتوانێت و دەسەڵاتە بگۆڕێ بیشی گۆڕێ بە شتێکی خراپتر بەداخەوەڵم لەبەرەوەی ئێستا هاشتی هوشیاریمان لاوازە خەڵکی ئێمە 1400 ساڵە مامۆستایەک لە مزگەوتە لە پرۆژێکا 5 جار پیان ئەڵێ ڕەحمەتی خواتان لێبێ ڕێکڕاوەست ئێستاشە ڕێکڕاناوەستن ئەمە کێشەیەکە لە کۆمەلگای ئێمە گۆڕانکاری لە کۆمەلگای ئێمە زۆر هێواشە من ناڵێم نییە فیالەن بەهۆی ئەو جیهانبینیەکی ئێستا هەیەەوە ئەو تێکەڵاویە لەگەڵ جیهانی ئەمڕۆ گۆڕانکاری ڕوویداوە و کۆمەلگاش بەرەو پێشەوە چوە بەشێک لە کەلتوریش گۆڕانی بەسەرا هاتووە بەڵام لەگەڵەوەشە جارێکتری لێمەوە گۆڕانکاریەکان زۆر هێواشن نەدین توانیوێتی ئەو خەڵکە بگۆڕێ هەندێک شتێ دین بە درێژایی ئەو مێژوە دوور و درێژە دژایەتی کردووە لە کۆمەلگای ئێمە هەرماوە بەڵام مانایەوە نییە ناکرێت گۆڕانکاری ناکرێەوە نەبووە بەڵێ بام پرسیارێک لە تۆ بکەم وەکو دوا پرسیار تۆ ماوەی
4 ساڵە کەمتریان زیاتر ئەزمموی کردووە لە ناو بوونەوە وەزیرێکی حکوومەت هەرێمی کوردستان بوویت و ناو سیستەم و بین و سیستەمت هەبووە وەزارەتی ژینگەت بۆنمە بڕێوە بردووە. ئایا مامەڵەکردن لەگەڵ ئەمانە ئەم چمکە قوڵانێکی ئێستا دوورانێکی ئێستا باسەکەین و جەدەلەکەین ئێوە هەستان ئەکرد یعنی ئەمانە پێویستە بهێنە بەرباس و ئین و ئێوە تەرجەمەیکەن بۆ ناو بەڕێوەبردن زۆر پێویستە چونکە هەموو گۆڕانکاری ئەو ئەزمانەی ئێستا هەمانە لە ئەزمەی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەموو ئەمانە ئەزمەیەکی واقعین و نەخۆشیێکی کوشندن لە گۆڕانکاری کۆمەلگاوە دەست پێەکە و پێشمان وایە گەر ئەو گۆڕانکاریانە ببێ بەڕێوەبردن زۆر ئاسانە بێ لە وڵاتێکە کە سیستم هەیە با گەورەترین وڵاتی دنیا بێ بکاری بەڕێوەبردن زۆر ئاسانە لە وڵاتی ئێمە قورسترین شت بەڕێوەبردنە لەبەرەوەی بە سیستم ناڕۆین کۆمەلگاکەشمان و کووتمان لەسەر کەلتورێک ڕۆیشتووە دەقی پێوەگرتووە زۆر زەحمەتە گۆڕانی تیاکرێ و من پێم وایە خودی دەسەڵاتی سیاسیش کاری لەسەر گۆڕانی کۆمەلگا نەکردووە ئەوەی کاری لەسەرمانەوەی ئەوەی ئێوە کردان چووە ناو مێژووە ڕابرد ئایا ئەو ڕەخنانەی ئێستا ئەیگریت یعنی ئەو ڕەخنانێکی ئێوە لەو شێوازێگەن ئێوە هەوڵی نەهێشتن و سڕینەوەی ئەم پێم وایە ئەوەندەی پێمان کرابێ بەکردەوەی مەسلماندوومانەوە گۆڕانکاریە بکەین بەڵام وەکوتم ئەوە دەسەڵاتێکی سنووردار بووە بەڵام بەگشتی کۆی دەسەڵاتی سیاسی ئەوەندەی کار لەسەر مانەوەی خۆی دەکا ئەگەر بە تێکدانی کۆمەلگا بێ کار لەسەر چاکردنی کۆمەلگا ناکە. بەڵێ مامۆستا دوادەرفەت بۆ جەناب لەگەر لەسەر تەوەری بەرنامەکە فەلسەفەی حکومڕانی لە ڕوانگەی مێژووی کۆمەڵناسیەوە گە شتێکت ما بێت ئیزافەیەک پرسیارێکمان نەکرد بێت فەرموو. وڵی من تەنها ئەمە ئەوە نەبڵم کە ئەگەر ئێمە بەم شێوازی ئێستامان بەردەوام بین بەرەو خراپترە چین بەرەو باشە ناچین چونکە ئێمە بەڕاستەکەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەپی ئەو بنەمایانی کە گەشە سندن بۆی داناوین گەشەمان نەکردووە تەنمیەمان نەکردووە ئەگەر ینی نمونەیەک لەم بوارە بینینەوانێ هەرێمی کوردستان لە 2003 تاکو 2000 سەرەتاکانی بڵین کۆتایی 2013 لە ڕووی ئابووریەوە گەشتێکی زۆر گەوری بەخۆیەوە بینی ئاستی داهاتی تاک زۆر بەرز بووە ئاستی داهاتی حکومەتیش بەرەو بەرزبوونەوە ئاچوو بەڵام لە 2014 لە پاش بڕینی بودجە لەلایەن حکومەتی ناوەندەوە ئاستی داهاتی تاک وردەوە دەبەرە و خوارەوە هاتەوە یەک نمونە بۆ جەنابە هێنمەوانێ حکومەتی هەرێمی کوردستان بە کورتی یەک نمونە حکومەتی هەرێمی کوردستان کاتێک کە داهاتی تاک بەرز بوو و کە داهاتی خۆی بەرز بوو باجی لەسەر هاوڵاتیان کەمە کردەوە باجی ناهێشت ئێستا حکومەتی هەرێمی کوردستان کە داهاتی تاک دابەزیوە و داهاتی خۆی دابەزیوە باش لەسەر خەڵکی زیاکە یعنی ئەمە لەکوێ پەیوەندی بە کۆمەڵناسیەوە ئەمە جەناب لەکوێ جێگای ئەەکەی توانێت لە بەتاکید ئەمە چی دروست دەکات ئەمە یعنی فەساد دروست دەکات بەڕاستەکەی ئەمە یعنی خۆدزیینەوە دروست دەکات واتە کللتورێکی تر دروست دەکات کە پێی دەوتێ مەحسوبیە و منسوبیە بۆی کە ئێمە لە دەسات و نزیک بین بۆی زەرێکمانێ نەکەوێت داهاتمان دابزیوە ناتوانین بە دەرەخەتی ناین ئەمە ینی پێویستی بە بڕوای من پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە لە ڕووی کۆمەڵناسی سیاسیەوە لە بواری تەنمی بەشەریەوە کە بەشێکی سەرەکیە لە کۆمەڵناسی سیاسی و ئیشی تەواتی لەسەر کۆمەڵێک ئەزممان هەیە کە پێویستە چارەسەری. بەڵێ سوپاس بۆ مامۆستا شەماڵ ئەحمەد مامۆسای زانکۆ و هەروەها توێژەر لە بواری کۆمەڵناسی سیاسی و سیستەمە سیاسیەکان سوپاس بۆ مامۆستا دارا محەممەد ئەمین وەزیری پێشووتری کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان و شارەزاوە توێژەر لە بواری مافی مرۆڤ سوپاس بۆ ئادەمتان لە ستودیۆی بەرنامەی سۆراغی مێژوو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغی کە بەخۆی گەورە و میرەبانتان دەسپێرن خواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ گشت لایە.